بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و دوور لە تەزویر و ساختەکاری داوای پاکردنەوەی تۆماری دەنگدەران دەکرێت لە ناوی مردووان، ناوی دووبارە و لێکچووەکان و ئاوارەکان بۆ ئەوەی هەموو دەنگدەرێک دڵنیا بێت دەنگەکەی بە فیڕۆ نەچووە. ئەو تۆماری دەنگدەرانی کە بەڕابردوو ئیشی پێکراوە بە هیچ شێوەیەک لە ئێستا ناتوانێت ئیشی پێ بکرێت و زەرەری زیاتر دەبێت لە قازانجی. بە هەمان شێوە کۆمیسیۆنی عێراقی هەڵبژاردن دەکات کارتی بایۆمەتری هەیە بۆ دەنگدان، جیهازی سیکۆسی و پیکۆسی هەیە لە دەنگدانی شێوازی دەنگدانی هەرێمی کوردستان بەداخەوە تاوەکو ئێستا کە لەسەر نفوس و جنسیەت دەنگ دەدرێت. ئەو نفوس و جنسیەش بۆ خۆتان دەزانن چەند کەس دەتوانێت نفوس و جنسیەت بۆ دەردەکرێت و دەنگ دەدات و ئەوەی ڕوونیشە لە لامە لە ڕابردوودا وەکو چالاکیەوە وەکو شانازیەک خەڵکێک هەیە دەرێ من 20 دەنگم داوە، من چوومە 30 دەنگم داوە. یەکێک لە گرفتە گەورەکانی بەردەم بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن نەبوونی تۆمارێکی پاچی دەنگدەرانە. نەبوونی ئەو تۆمارە پاکەی دەنگدەرانیش لە ڕابردوو گۆڕانکاری بە سەرنجامی هەڵبژاردنەکاندا هێناوە، بۆ ئێستا بە پێویست دەزاندرێت ئەو تۆمارە پاک بکرێتەوە. گرفتی با بڵێین تۆماری دەنگدەران یەکێک لە گرفتە گەورەکانە کە لە هەرێمی کوردستان تۆمارێک نییە جێگەی متمانە بێ و گلەی و تانەی زۆری لێدراوە لە ڕابردوو. بۆیە بە بۆچوونی من تەنها دەرچە لەو ماوە کورتێک کە دیاری کراوە گەر هەڵبژاردن ئەنجام بدرێت لە یەکی دەوەکو جەنابی سەرۆکی هەرێم ڕایگەیاندووە. پێویست دەکات بکەونە گفتوگۆ لەگەڵ عێراق، کۆمیسیۆنی عێراق بۆ ئەوەی اعتماد لەسەر قاعدەی بەیاناتی کۆمیسیۆنی عێراق بکەن. لە پاڵ داواکردنی ئاموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لە یەک بازنەوە بۆ فرەبازنە و چارەسەرکردنی کۆتایهاتنی کارەکانی کۆمیسیۆن و پرسی کۆتاکان، زۆرینەی حزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تۆماری دەنگدەران بە تۆمارێکی ڕاست و دروست نابین و داوای پاکردنەوەی دەکەن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.